ساڵی لافاوەکە لە سەدەکانی ڕابردوودا بەهۆی ئەوەی ڕێژەی خوێندەواری لەناو کوردەواریدا کەم بووە زۆر جار ڕووداوێک بووەتە ناونیشان بۆ سەردەمێک و کات و ساتێک چونکە نەتوانراوە بە دیاریکراوی ڕۆژ و مانگ و ساڵەکەی دیاری بکرێت بۆ نمونە ساڵی فیلەکە ئەو ڕۆژەی قەرە کوژرا کاتی گرانیەکە ئەمانە هەموو ئیدیەمێکن کە بوونەتە ناونیشان بۆ زەمنێکی دیاریکراو ساڵی لافاوەکە ئیدیەمێکی بربڵاوی ناو زمانی کوردیە زۆر جار گەر کەسێک بیەوێت ڕادەی کۆنی شتێک پیشان بدات ڕاستەوخۆ دەڵێت ئەوە هی ساڵی لافاوەکەیە لە ڕاستیدا ئەم ئیدیەمە ئاماژەیە بە لافاوەکەی ساڵی 1950 شاری سلێمانی ڕۆژی 18 دەی ساڵی 1950 بەوەی شەپۆلێکی چڕی بارانبارینەوە لە سلێمانی شەستە باران و خوڕەم لافاوێکیان لە شەقام و کۆڵانەکانی سلێمانیدا هەستاند لافاوەکە زیانێکی گەورەی بەم شارە و دانیشتوانەکەی گەیاند بە جۆرێک بەپێی ئەو زانیاریانەی لە ڕۆژنامەکانی ئەو کاتە ئەرشیف کراون بە تایبەتی ڕۆژنامەی ژین 74 خانووی وەران کردووە و 150 خانووش ژێر ئاو کەوتون هەروەها باز لە خنکانی چل هاوڵاتی دەکرێت لەو لافاوە شومەدا ئەمە بەدەر لەو زیانەی لافاوەکە لە دووکان و عەرەبانە و شوێنە گشتیەکانی گەیاند دەوترێت دووکان هەبووە پێش لافاوەکە پڕ بووە پاش لافاوەکە خاوەنەکەی چوەتەوە بەسەر دووکانێکی تەواو خاڵیدا زیانەکانی ئەم لافاوە بە پارە بە 5 ملیۆن دیناری ئەو کاتە خەمڵێنراوە جگە لە یادکردنەوەی ئەم کارەساتە لەم راپۆرتەدا خاڵێکی گرنگەیە ئەویش گیانی هاوکاری خەڵکی شارەکانی تر و شاری سلێمانی خۆی بوو بۆ لێ قەوماوان و زیان بەرکەوتوان چونکە ئەو کاتە گیانی هاوکاری و بەدەمەوە هاتن عرف و عاداتێکی کۆمەڵایەتی و نەریتێکی دێرینی کوردی بووە بەنزیکەیی تەواوی شاعیران و ڕۆشنبیرانی شارەکە ئەو خەمی خۆیان ئەگەر بە دێڕێکیش بوو بێت دەربڕیوە بۆ نمونە مینەجافی شاعیر بەوەنراوەیەک بەم جۆرە باسی ئەم ڕۆژە ڕەشە دەکات هانا هەر هاوار کۆمەڵی میلەت ئەی شەرەفدار و ئەی ساحب غیرەت ئەی برای هاوخوێن گەلی کورد زبان ئەی عەشرەت دەخیل ئامان سەد ئامان دیسان پاییزە وا سلێمانی هاتە دەڕیشەی شادی و ژیانی پۆلێ لە کۆمەڵ وا لێ قەوماوە هەموو ماڵوێران دەستی لافاوە بێنە مەیدانەوە بە دڵی خاوێن خۆگیر مەکەن بۆ برای هاوخوێن هیچ کەس بەنەبوون نەگرێ بیان و هەڵسن وەکو شێر بێنە مەیدانەوە بەقەدەر ئەحواڵ لە زۆر هەتاکەم لە 1000 دینار هەتا 1 درهەم هەر کەسێ هەرچی لێ زیاد ئەبێ داماوێ قەومی پێدڵشاد ئەبێ ڕەحمی غیرەتێ ئەی کورد هەڵمەتێ بۆ لێ قەوماوان بیکەن هیممەتێ زۆر گرنگە چاوگی ئەم نەریتە هاوخەمیە لەناو کورداندا کوێر نەبێتەوە گەر لە کاتی تنگانە و کارەساتدا نەتوانرا دەستی هاوکاری درێژ بکرێت زۆر گرنگە زمانی هاوکاری کارا بێت و بەبێ ڕەچاوکردنی شارچێتی و لایەنداری هەمووان ئەو خەمی دەرببڕین و بەدەم لێ قەوماوانەوە بڕۆی